مامبەر لە شاری سلێمانی مانیان لە خواردن گرتووە لە بەرامبەر داواکردنی چەند داواکاری و مافێکی خۆیان و بڕیارەکە سبێنێ خۆپیشاندانێکی جەماوەری لە شاری هەولێر بۆ ئەمە بەسە بەڕێوە بچێت. مامۆستایان دەڵێن کە بە هیچ شێوەیەک نان ناخۆن یاخود ڕەتی دەکەنەوە کە مانگرتن بشکێنن و ڕۆژ بە ڕۆژیش دۆخی تەندروستی مامۆستایانی مانگرت و خراپتر دەبێت و چارەسەری پزیشکیش وەرناگرن و تەندروستی سلێمانیش هۆشداری دەدات کە لە خراپبوونی دۆخی تەندروستیان و دەڵێت ئەگەر بەم جۆرە بەردەوام بن و چارەسەری پزیشکیش وەرنەگرن ئەوە ئەگەری هەیە ڕووداوی نەخوازراوی لێ بکەوێتەوە. ئەمڕۆ لەسەر پرسی گرفتەکانی مامۆستایانی مانگرت و بە شێوەیەکی گشتی تەواوی مامۆستایان لە هەرێمی کوردستان لەگەڵ میوانەکانم لە تەوەری یەکەمدا گفتوگۆ دەکەین. لەم پرسەدا دوو میوانم دەبێم ئێوارێ بەڕێزان عەلی کەریمی سیاسەتمەدار لە ستۆدیۆ میوانم دەبێ، میوانەکەی دیکەم مامۆستا هادی حەمەڕەشید مامۆستای مانگرتووە و لە خێوەتی مامۆستایانی مانگرتووە ڕاستەوخۆ لە سلێمانی میوانم دەبێ. مامۆستا هادی سەرەتا دێمەلای ئێوە ئێوارەتان باش لەسەر هیزنی ئێوە مامۆستا عەلی. مامۆستا هادی سەرەتا دەمەوێت لە دۆخی تەندروستیتان بپرسم دۆخی تەندروستیتان چۆنە لە دوای ئەوەی کێوە 12 ڕۆژە کە ماتان لە خواردن گرتووە؟ بەڵێ ئەم کاتتان باش، ئەم کاتەی جەنابت و بینەرانیش باش و سڵاو ڕێزم هەیە بۆ مامۆسای بەڕێز مامۆستا عەلی کەریمی کە پیاوێکی ئیلهام بەخشە بۆ هەمومان و لە یەکەم ڕۆژەوەدا نەبڕاوە لێمان وە کە هەر کاتێ لە دەرگای خێمەکەەوە دەرەکەوێ هەمومان ئەگەشەینەوە پێی ئیرادەمان پێبەخشێ. هەرچی پێوەستە بە تەندروستی ئێمەوە بەڕێزان لە ڕاستیە مرۆڤێکە 12 ڕۆژدا بڕێ لە وەرگرتنی خۆراک و وزە بێگومان بارودۆخی تەندروستی باش نابێ، بەڵام لە ڕاستیە ئێمە بارودۆخمان باشە لەبەر چەند هۆکارێک. هۆکاری یەکەم ببورن ئەو دەمە مامۆستا هادی هەوڵە دەین هۆکاری یەکەم باشە فەرموو بەردەوام باگەر گرفتێکەیە بێمە بۆ چارەسەرەکەین. بەڵێ هۆکاری یەکەم بریتیە لە دەنگەیاتەوە ببورن ناتوانم قسە بکەم. باشە گرفتەکە و بۆ چارەسەرەکەین مامۆستا هادی وا دیارەکە مامۆستایان نزیکەی 12 ڕۆژە بێ کە مانیان لە خواردن گرتووە لە بەردەم بارەگەینەتەوەی گرتووەکان لە سلێمانی بەردەوامن لە مانگرتن. مامۆستا هادی گرفتەکە و بۆ چارەسەرەکەین فەرموو بەردەوام بە دەڵی کە ئێوە بەردەوامە بن لە مانگرتن یاخود دەڵی کە دۆخی تەندروستیتان باشە دەمەوێت بۆمان ڕوون بکەیتەوە بۆچی دوای 12 ڕۆژ لە نانە خواردن هێشتا ئێوە دەڵێن دۆخی تەندروستیتان باشە؟ ئەزانی من ویستم باسی خۆم بکەم. ئێمە جیاوازیمانێ ئێستا سێ هاوڕێمان لە خەستەخانەن براون داخل کراون لە هۆڵی با بڵێن مانەوە ماونەتەوە لە نەخۆشخانە، بەڵام لە ڕاستیە کە ئەڵێم ئێمە دۆخی تەندروستیمان باشە، دۆخی تەندروستیمان باشە بە پێوەری 12 ڕۆژنان نەخواردن. دۆخی تەندروستیمان باشە چونکە تەندروستکاران تیمێکی تەندروستی زۆر باش لەگەڵمانان زۆر دڵسۆزن. دوێنێ بۆ ماوەی 10 سەعات ئێمەمان لە وەرگرتنی عیلاجەکان وەرگرت لە ماوەی ئەو 10 سەعاتە دۆخی تەندروستی هەمومان تێکچوو و بە تایبەتی کاریگەری لەسەر ئەو سێ هاوڕێیەماندانا کە ئەمڕۆ برانە نەخۆشخانە و لەوێ داخل کراون لە قاوشەکانە. دۆخی تەندروستی ئەمە دیسان باشە چونکە جەماوەرێکی متەحەمیس لەگەڵمانان. دۆخی تەندروستیمان باشە پیاوانی بە شخصیت و پیاوانی جوانی وەکو کاک عەلی کەریمی و کۆمەڵێک دۆستی تر کە بەڕاستی ڕۆژانە ئیلهام بە ئێمەیەن لەسەر ئەم بنەمایانە ئیرادەیەکی وا بۆ ئێمە دروست بووە. ئەم ئیرادەیە پێمانەڵێ ئێوە توانای بەرگەگرتنی چەندین 12 ڕۆژی تریشتان هەیە وە لە ڕاستیە لێرەوە ئەمەوێ بڵێم بەداخەوە کۆمەڵێ پەیجی زارد کۆمەڵێ میدیای زارد کە کاریان کە تێناگەن لەوەی مرۆڤ کاتێکا کە معنەویاتی فول بوو توانای جەستەشی کاردانەوەی هەیە. ئێمە لە ڕاستیە کە ئیرادەمان هەیە کە ئەو جەماوەرە لە ڕووی
معنەویەوە تێرمانەکەن کاردانەوە لەسەر جەستەشمان دروستەکە جەستەشمان وەڵامێکی ئەرێنی و فیدباکێکی زۆر زۆر جوانی ئەبێ بۆ ئەوەی کە وەکو ئەوەی ئێستا ئێمە بینن بۆیە ئێمە ئەهلی معنەویات لێمان تێگەن ئەوانە لێمان تێناگەن چونکە خۆیان ڕێزم هەیە بۆ تۆ و بینەران و میوانەکەت لە ڕاستیا خۆیان بەرماوەخۆری ئەموو ئەون ئەسڵەن جەستەیان هەمیشە ئەو لەوێت بووە تێنەگەیشتون لە ئیرادە تێنەگەیشتون لە معنەویات. باشەکەواتە مامۆ سەعادی ئێوە ڕازین لە بەدەمەوە هاتنی هاوڵاتیان بۆ ئەم پرسە بۆ ئەم خەباتە مەدەنی ئێوە دەستان داوەتێ لەبەرەوەی کە جۆرێک لە بۆچوون هەیە دەوترێکە مامۆسایان ئێستا جازەفە بە ژیانی خۆیانەوە بە تەندروستی خۆیانەوە دەکەن بەڵام لە بەرامبەرە بێدەنگیەک هەیە لە دەرەوەی خێمەی مانگرتووان لە ناو هاوڵاتیانە ئێوە لە بەدەمەوە هاتنی هاوڵاتیان ڕازین؟ ئێمە لە دەمەوە هاتنی هاوڵاتیان زۆر ڕازین زۆر گەرموگوڕیان بەدەمانەوە بەڵام لە ڕاستیە پێمان باشە ئەو خۆشەویستی و مەحەبەت و بەزەیە وەرگەڕێ بۆ تووڕەیی ئێمە لە تووڕەییان ناڕازین لە ئەسابی ساردیان ناڕازین لە دروست نەبوونی جوڵەیەکی جدی ناڕازین بەڵێ لەما ناڕازین و لێرە و لەوێ ژووتومانە تەنانەت هەر لەم بینبەرەی ئێوەوە ئێمە گلەیمان لەوە کرد کە خەڵک بە گوێرەی پێویست ناجوڵێ ئەگینا ئەوەی کە هاتوون بۆ پێشوازی ئێمە وازەحا ڕوونەکە پێشوازیەکی گەرموگوڕیان لە ئێمە کردووە بەس باسەکە باسی شخصی نییە پرسێکەیە دۆزێکەیە ئەم دۆزە زۆر گرنگە خەڵک بە دۆزی خۆی بزانێ کە دڵنیان بە دۆزی خۆشیێزانێ بەڵام بێت شەڕ لەسەر دۆزەکە بکات ئێمە نەگەشتینەتەوە خۆناغە بەداخەوە. باشە مامۆ سەعادی بەخسەکانی ئێوە بێت کە ئێمە بۆمان ڕوون بۆوە وەکو ئیرادە ئێوە ئیرادەتان زۆر بەهێزە و دەتانەوێت ئەم خەباتی کە دەستان داوەتێ هەر بەم شکۆمەندیە بەردەوام بنلەی بەڵام لە بەرامبەردا تەندروستی ئێوەش گرنگە یعنی کە ئێوە دەڵێن چارەسەری پزیشکی ژوەر ناگرن و مانیشتان لە خواردن گرتووە ئەمە خەتەریات بۆ سەر ژیانتان دروستەکە یعنی ئێوە بڕیارتان داوە کە بەردەوام بن لە ماگرتن و چارەسەری پزیشکی ژوەر نەگرن. لە ڕاستیا ئێمە باوکو خۆی بیڵێم و ڕاستی کەمەوە بۆ جەنابەت وتم دوێنێ بۆ ماوەی 10 سەعاتێکمانمان لە عیلاجەکان کرد ئێساوە تا بە بەرچاوی جەنابتەوە من عیلاج وەرەگرم بۆ ئەوەی بابەتەکە وەکو خۆی بێ ببورن ئەوە بیرم کەوتەوە بەرنمەکەی ئێوەشە من ئەبێت چاوێک لە ئاوەکەم ئەبێ ئەمە چاکەم ببورن. بەڵێ زۆر باشە بەڵێەوە تا ئێمە عیلاج وەرەگرین ئێمە عیلاج وەرەگرین و بەردەوامین بەشی دووەمی پرسیارەکەت نازانم برسێتیە چیە تەرکیزم نەما. باشە پرسیارم لێ کردی کار بەردەوامە بن لە بایکۆت لە بابەتی ماگرتن. بەڵێ بێگومان ئێمە بەردەوامە بین حەزەکەم ئەوە بۆ جەنابتان ڕوونکەمەوە کە لە دەسەڵاتی کوردی بەقەست ئێوێ هەموو دەسەڵاتەکان تێک بشکێنێ ئێوە زانن کە پایەکانی دەسەڵاتی تەشریعیمانەیە دەسەڵاتی تەنفیزیمانەیە دەسەڵاتی دادوەریمانەیە و دەسەڵاتی میدیا کە دەسەڵاتی چوارەمە دەسەڵاتی پێنجەمیش کۆمەلگای مەدەنیە دەسەڵاتی تەنفیزی و لە ناو دەسەڵاتی تەنفیزیشە ئەو کەسەی کە هەمیشە کەسی یەکەمە لە هەردوو زۆنەکە ینی بە نمونە لە زۆنی ئەو لە وازەحەیە سە مەسرور بەرزانیە لە زۆنی ئەملاش قوبات تاڵەبانیە بەقاست هیچ بەهایەکیان بۆ دەسەڵاتی تەشریعی نەیەشتێتەوە خۆتان نەزانن چۆن پەرلەمان بووە بە بازیچە بەدەست دەسەڵاتی تەنفیزیەوە و لەوەش ترازا دەسەڵاتی دادوەریش خۆتان نەزانن چۆن سفر ئەکەن بە 100 پێیان و 100 ئەکەن بە 0 پێیان دەسەڵاتی میدیاش بەداخەوە ئەگەر چی ئێوە ئێسا کە من لە میدیاکەی ئێوە قسەکەم بەس با بە سەراحەت بڵێن بەداخەوە زۆرێک لە میدیاشدا بەش بۆ بەسەر ئەشخاص و بەسەر ئەشخاص لە نزیک لە حکوومەت و بەداخەوە تەوزیعاتێکی خراپەیە ماوەتەوە دەسەڵاتی پێنجەم کە دەسەڵاتی
کۆمەڵگای مەدەنیە هەوڵیان یاوە بیشکێنن بە هەموو جۆرەکان ئەویش لە ڕێگەی جوڵەکانیانەوە جوڵەکانیان بێبایەخ بکەن و وایان لێ بکەن وابەستەی خۆیانیان بکەن ئێمە هاتوین ئەگەر هیچ دەستکەوتێکی مەلموسیشمان نەبێ دەستکەوتێکمان نەبێ نەخێرەکەین بۆ ئەو دەسەڵاتە و ناهێڵین ئەو پرۆسەیە بەو جۆرە بڕواکە ئەوان وێنەیەکی بەبەرا بکەن بوترێت ئەوەی لەسەر شەقامەکانە لە سلێمانی وابەستەی هێزێکی دیاریکراوە کە هێزی باڵادەستی زۆنی سەوزۆیەکێتی نیشتیمانیە ئێمە بە هیچ جۆرێ لە ژێر هیچ بارێکی زەخت و زۆر و ئیغراعات و با بڵێن تەنانەت بەڵێنی درۆشە بایکۆت با بڵێن مانگرتن ناشکێنین زۆر باشە ئەگەر بەڵێ زۆر باشە مامۆستا هادی دەگەڕێمەوە وڵات ببوورە ئەزانم تەندروستیشە باش نییە بەڵام دەمانوێت پامەکەی ئێوە بگا بۆی بە بەردەوامی دەمانوێت لەگەڵ ئێوەدا ڕۆژانە پرۆگرام بکەین گفتوگۆ بکەین پامەکانتان دووبارە جارێکی دیکە بگەینەوە بە لایانی دەسەڵات دێمە لە میوانەکەی دیکەم لە ستۆدیۆ بەڕێز عەلی کەریمی سیاسەتمەدارە و لەسەر هەمان پرس گفتوگۆمان بۆ کاوەکو مامۆستا هادی شایەتیدا لەوەی کە بەڕێز عەلی کەریمی بە بەردەوامی لەگەڵ مامۆستایاندا ڕۆژانە سەردانیان دەکات بەڕێز عەلی کەریمی زۆر بەخێر بێ دەمەوێت سەرەتا بۆ چونتان لەسەرەوە بگرم مامۆستایان 12 ڕۆژە بێت کە نانیان نەخواردووە مانیان گرتووە لە دۆخێکی ساردان یعنی با بڵێن لە کەشوهەوایەکی ساردا لە دۆخێکی خراپدان سەرنجیەوە لەسەرم بابەتە چییە؟ زۆر سپاس شاجوان خان بەڕاستی بە و سەرمایی ڕێبەندان سڵاوێکی گەرم و گڕ بۆ ئێوە سڵاوێکی گەرم و گڕ بۆ ستافەکەتان و سڵاوێکی یەکجار گەرمم بۆ هەموو مامۆستاکان کە 12 ڕۆژە لەوێ مانیان گرتووە و زۆر سپاسی مامۆستا هادی دەکەم ئەمن مامۆستا هادیجان هیچم نەکردووە بە غێرەت ئەرکێکی زۆر پچووکی سەرشانی خۆم کە ئێوە مامۆستای منداڵانی ئەو وڵاتەن و ئێمە ئەو وڵاتە بە وڵاتی خۆم دەزانم و ئێوە بۆ خزمەتگوزاری و بۆ خۆشگوزەرانی و بۆ ئاسوودەیی و بۆ پەروەردەیەکی باش خەبات دەکەن ئەمن بە دڵ و بەجان سپاسان دەکەم بەڵێ ڕاستە ئەوانە بەداخەوە دەستیاندا کارێکی کە زۆر مەدەنیە زۆر پێشکەوتووەیە زۆر لە دنیای مۆدێڕندا پەنای بۆ دەبن مانگرتن لە خواردن مانگرتن لە کارکردن مانگرتن لە هاتنە بازار بەداخەوە دەسەڵاتی ئێمە گوێی نابزێت دەسەڵاتی ئێمە حەریسی پارە و پول و کۆکردنەوەیە و من لەو 12 ڕۆژەیدا لە نزیکەوە ئەوەم دیت کە دەسەڵات هەر بەلاشەوە گرنگ نییە تەنانەت من بیستومە لە جەماعەتی کۆیلە و جەماعەتی کە دەوەیدا خۆیان دەبینن بەرژەوەندی خۆیان دەوەیدا دەبینن کە ماستاوێکی یەکجار خەست بۆ دەسەڵات بکەن هەر ئەو ڕۆکانە دیومە کە خاڵک ئەوەی کە کاکادی دەڵە 100 ئەمیش دیومە کە تەنانەت بوختانیان پێ دەکەن ئەخە بوختان بەچی دەکەی کاکە ئەتۆ ئەوەندە کۆیلەی لەسەر سوۆسیال میدیا کە دەزانی کە درۆ دەکەی دەزانی کە چاواشە دەکەی بەڵام هەر درۆکانی خۆت دەکەی هەر چاواشەکارێکی خۆت دەکەی بوختانەکەی خۆتەر دەکەی کەواتە بەڕێز عەلی کەریمی مەبەستان لەوەیە کە دەستێک هەیە دەیەوێت ئەم خەباتە مەدەنی کە مامۆستایان لە پێناوی چارەسەری پرسی گشتیا دەستیان داوەتێ ناشرینی بکەن بە دڵنیایی یعنی ئەمن ئارەزوم دەکرد هەموو جەماعەتی حیزبی ناحیزبی کۆیلا ناکۆیلا ڕۆشنبیر بەداخەوە دەبێت شاجوان خان شتێکت پێ بڵم کە ئەمن لە گوتار و لە مۆقفی ڕۆشنبیری کورد ڕازی نیم دەیان زاریشمەوە کتۆ ڕۆشنبیری کورد بەداخەوە دەبوو لەم دۆخەدا هەڵوێستیان چی بێت ئەتۆ ئەگەر مستەفید نەبی مۆقفی چاکت دەبێت ئەگەر تۆ مستەفید نەبی حتمما قسەی حەق دەکەی بەڵام کە مستەفید بووی ئەتۆ ناوێری قسەی حەق بکەی ئەتۆ ڕاستیەکانیش چاواشە دەکەی ڕاستیەکانیش دەکەیە درۆکان دەکەی ڕاستی بۆیە ڕۆشتە بەرژەوەندێکیان هەیە کە بێدەنگل لە دڵنیایی تۆ سیرکە تۆ لە وڵاتی ئێمە وە چەند ساڵە من لێرە زۆربەی زۆری ڕۆشنبیرەکەیەکە لە پارلەمان ماستاو دەکات لە پارلەمان بێمۆخیفە لە حکوومەت بێمۆقیفە لە حکوومەتدا دێ و دەچێ پارە کۆ دەکاتەوە بەرتیل دەخوا هەموو کارێکی دەکات هەموو کارێک ئەوە ڕۆشنبیرە دەیکا ئەوە خەڵکی فەلاح و جوتیار و سایق تاکسی نین
ئێمە یەکدانە عربان چیمان هەبوو چوو بۆ پارلەمان ئەویشەوە بەداخەوە لە گۆڕانیشەوە چوو تەجروبەیەکی خراپی هەبوو بەڵام ئەوانەی دیکە هەمووی ڕۆشنبیرن هەمووی یا ڕۆژنامە نووسن یا سیاسە مەداری کۆنن یا نخبەن ئەمە حقیقەتێکە کە ئەمە نوقسانێکی گەورەی میلەتی کوردە ئەمە نوقسانێکی گەورەیە تو چاورە شۆڕشەکانی جیهان بکە هەر لە قەرنی 17 و ئەوانەوە سیر کە تاکوونێ دوی نێوپێرێکە حەربی عالەمی یەکەم و دووەم ڕوویداوە ئەمەی کە وڵاتی وروژاندووە ئەوەی کە ڕێنیشاندەری کۆمەلگا بووە ئەوەی کە سیستمی بۆ وڵاتداناوە ڕۆشنبیر و نوخبەیە. باشە ئێستا مامۆستایان بەڕێز عەلی کەریمی لە دۆخێکی خراپی تەندروستیان کە مجازەفە بە حیاتی خۆیانەوەکەن پێویستە نوخبە ڕۆشنبیران هاوڵاتیانی ئاسایی لەم کاتەیە هەڵوێستیان چی بێت چی بکەن بۆم دۆخ من دوێنێ شەوێت زۆر هۆشم لەوێ بوو کە ئەو بەفر و بورانە دەستی پێ کرد و ئەو ڕەشەبایە فکرم کردەوە کە وڵاتی جیرانی ئێمە ئەم کە بۆ خۆم تێیدا بووم لە شۆڕشی 1970 کە شای ئێران ڕۆیشتووە تقریبان 47 ساڵ لەوەی پێش یەکێک لە هەرە ئەوەی کە زۆر کارابوو لە دروشمی هاوڵاتیان و خەڵک و سەرجادە ئەویش مانگرتن بوو مانگرتنی جەمعی هەر ئەو قەدەرەش لە شۆڕشی ژینە ئەگەر ئەنگۆ لە بیرتان بێ دەزانن دوی نێوپێرێ بوو ئەمن پێشنیاریان پێ دەکەم بە مامۆستا هادیش و بەوانی دیکەش بە هەموو مامۆستاکان کە بەڕاستی بانگەوازێک بکەین هەمومان پێکەوە کە ئەو دەم بیانووی ئەوەی کە هەولێر نایکا و نایەتە سەرجادەش تەواو دەبێت یا لێمان دەدەن لە دێگەڵەو ئەوانە بینی بانگەوازێک بکەین کە خەڵک لە ماڵە نێتە دەرێت خەڵک مان بگرێ دوکان و بازار نەکرێتەوە تاکسی بە دەرەوە نەبێت و مەکتەبەکان نەچنەوە هەرچەند مەکتەب لەبەر بایکۆتی مامۆستایان هەر داخراوە بەڵام مانگرتنێکی گشتی بکەین کە ئەمە تەجروبەی خۆم لێرە پێیان دەڵێم کە تەجروبەیەکی سەرکەوتوویە تەجروبەیەکە کە هەموو پایە و ئەساسەکەی کۆمەلگا تێک دەستێت و ئەوەی کە ئەوان دەسەڵات لی دەترسێن ئەو پەرژەوەندی مادەیە کە ڕۆژانە لە بازار و لە بازاری دۆلار و لە بازاری نەوت و لە بازاری ئەوانەوە وەدەستیان دەکەوێت باشە ئێستا ڕەنگە هاوڵاتیان بڵێن ئێمە پێویستە چی بکەین یعنی چیمان لە دەسەڵاتە لە کاتێکدا تۆپەکە لە ساحەی حکوومەتی هەرێمایە پێویستە چی یعنی هاوڵاتیان چی بکەن لەم کاتە بۆ چارەسەری دۆخەکە ئەو ڕۆسپێنە هەمووی کۆبینەوە هەرچی چالاکە هەرچی لەو هەڵاوگرمەیدا مامۆستاکان کە چالاکیان نواندووە بێنین بریارێک بدەین و داوت لە خەڵک بکەین بانگەواز لە خەڵک بکەین میلەت ئێوە زغتا پێیان دەسووتەم دوێنێ و پێرێ لەوێ کە ئەو خەڵکە هاتۆ بەڕاستی حەماسیان نەبووە بەڕاستی ینی غەمبارن هیوا دەگری ینی زۆر دەگری مادام ئاوایە ئەو عەتی کۆمەڵانی خەڵک شووە با ئەوە پەیامە بدەینە هەولێر و دهۆک و شارەکانی دیکەشکا کە زۆر زەحمەت نییە کارەکەتان بۆ ئاساد دەکەینەوە ماوەی 4 ڕۆژ 5 ڕۆژ لە ماڵەمێنە دەرێ چی دەبێت زستانە و خۆشە و پڕپڕە لە گوڵە بەڕۆژە و مێژوو جۆز و ئەوانە بۆ خۆتان دانیشن لەبەر سۆپای دانیش مێنە دەرێت بۆی کە ئەوەی کە مامۆستاهادی باسیەکە بەڕێز عەلی کەریمی دەڵێ کە ئێمە سوپاسی عەتفی هاوڵاتیانەکەین بەڵام ئەو کاریگەری یا خزمەت بە ئەو پرسە ناکا کە ئەوان مەبەستیانە بە چاکەی گشتی دەستیان داوەتێ دەڵێن پێویستە ئەم عەتفە بگۆڕن بۆ تووڕەیی ئەمە گرنگە کە هاوڵاتیان تووڕەی لەوەی تووڕەتر شاجان خان نەوە نییە کە تۆ بیانشکێنی بازاڕیان پێداخەی ئیتر چی دیکە تانچێر نەڕوا بۆ پارە بێنێتەوە چی دیکە بازاری دۆلارەکە ڕۆژانە هەزاران هزار دلار نێنێتەوە بۆ چیرفانیان ئەگەر ئەوە بکەن بازار چوار ڕۆژدا بخرێ ئەمن وعدیان پێدەدەم بە تەجروبەی وڵاتانی دیکەی دنیاە بریتانیا مانیان گرتووە کرێکار نەچۆتە کار سوید عینیشت لە هەمووی گرنگتر ئەو دیوی خۆمان ڕۆژهەڵاتی کوردستان دەیان تەجروبەی ئاوامان هەیە کە بە مانگرتندا دوژمن دەسەڵات دەکەوێتە سەر ئەژنەوە ئەمن پێم وابێ بۆەوەی کە فشارێکی لەسەر مامۆستاکان کەمکەینەوە بێنین شتێکی ئاوا بکەین هەموو مامچین بۆ مانگرتنێکی عام مانگرتنێکی عمومی و ئەوانیش ئەو دەمی دەتوانن بەڕاحەتی بڵێن ئەمە سەرکەوتوو بووین لە کارەکەمان و لەگەڵ کۆمەڵانی خەڵک بە مانگرتنێکی گشتی بە مانگرتنێکی تەواو هەموو کەلێن و قوشبنەکانی کۆمەلگا دای دەخەین تەعتیلی دەکەین بۆ ئەوەی کە دەستەڵات تۆڵەی لە بکەینەوە دەسەڵات بێتە سەر ئەژنەوە و ئەوانیش دەتوانن وردە مانگرتنەکە ئەم قەت پێیان ناڵم
چ بکەن و چ مەکەنەوە چەند ڕۆژیشە من لەلایەنم قەتم پێ نەکتون بەڵام ئەمن ئێستا پێیان دەڵم کە ئەگەر بۆمان دەگرێت کە مانگرتنێکی گشتی لە هەموو شار و شارۆچکە و گوند و شارە گەورەکانی کوردستان بەڕێوە ببین ئەمن دڵنیان دەکەم لەوەی سەرکەوتوتر دەبین کە 12 مامۆستا دانیشتون لە خێمەیەکی سارد و سڕدا کە ئەو پڕی جێگای تەقدیرە بۆ من ئەو پڕ و ئەگە کۆمەڵانی خەڵک ئاوا تێوەردەین ئەم پێمابێ دەسەڵات دەتوانین فشاری بۆ بێت. زۆر باشە. مامۆستا هادی بەڕێز عەلی کەریمی دەڵێ کە پێویستە مانگرتن لە 13 مامۆستاوە بگوازینەوە بۆ تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. دەڵێ کە پێویستە هاوڵاتیان لە هەموو کوچە و گەڕەک و گوند و هەموو شارەکانە پێکەوە یەک بگرن یاخود با بڵین بێنە سەر شەقامان بگرن بەمە دەتوانن خزمەت بە داواکاری مامۆستایان بکەن. ئێوە بۆ چونتان لەسەر ئەو پێشنیازەی مامۆستا چییە؟ ئەوە ڕێگا ڕاستەکەیە ئەوە هەرەوەیە کە ئێمەمانەوێ قوربان ئێمە پێمان وایە مانگرتنی ئێمە برسیبوونی ئێمە لەژێر ئەم خێما و بە نەخۆش سیرکردنمان لەلایەن خەڵکەوە بوونی بە قاوشی نەخۆشخانە لە ڕاستیە هیچ خزمەتێ بە دۆزەکە ناکات. دۆزەکە ئەوەیە کە بێت تەرجەمە بکرێت لە دەرەوە تەرجەمەکردنی لە دەرەوە هەرەوەیە کە کاک عەلیە فەرمێ لە نزیکیشەوە زۆر جار قسەمان کردووە و گفتوگۆمان کردووە کاردانەوەی خەڵک پێویستە لە بەزەییەوە ببێ بە جوڵە لە جوڵەوە ئەنجامێک بەرهەم بێ. باشە مامۆستا هادی پێتان وایە کە ئەمە بکرێ ئێوە پێشتریش کە مامۆسایانی ناڕازی لە پارێزگای سلێمانیا بایکۆتی ناوەندەکانی خوێندنتانە کرد یاخود خۆپیشاندانێکتانە کرد داوای هەڵوێستیتان لە مامۆستایانی پارێزگاکانی دیکە لە هەولێر دووەکە کرد بەڵام لەوێ هەردەوام ئاسایی بوو بۆ ئەم جارە پێتان وایە کە ئەوانیش لەگەڵێەوە هاودەنگ بن. ئێمە مڕاهەنە لەسەر هیچ شتێک ناکەین کە یعنی تعجیزی بێ بابەتەکە ئێمە تعجیزی نییە ئێمە پێمان وایە هەموو جۆرەکانی خەباتکردن لە کوردستانە من لە پرسیارەکانی پێشوو تا باسیەوەم کرد کە بەقاست حکوومەت یا حیزب ویستیان ئەو بابەتانە ئەو دەسەڵاتانە تێک بشکێنن بۆ ئەوەی کەس نەبێت نەچاودێری بکە نەکەس با بەدادگاوە نەکەس لە میدیاکانەوە بتوانێت قسەی جدی بکاوە نە کەس لە سەر شەقامی شاجوڵەیەکی ئەو تۆی هەبێ ئەمە بە بەرنامە کراوە بۆیە بۆ نمونە گردبوونەوە بچوو کرایەوە خۆپیشاندان بێبایەخ کرا خۆتان نەزانن کۆمەڵێ خەڵک هەڵسا گەنج تووڕەییان بارەگاکانیشیان سووتان بارەگای ئەحزاب و بارەگای بەشێ لە فەرمانگەکانیش بەڵام هێشتر ئەوان خۆیان نەبان کرد و خۆیانیان تێنەگەیان. ئێساش ئێمە مانگرتنمان لە خۆراک ڕاگەیاندووە کە جوڵەیەکی سەنگین و جوڵەیەکی بەڕاستی پێچیدەیە وەکو ئێرانیاڵێت پێچیدەیە بۆچی لە ڕاستیا وەکو خۆپیشاندان و مانگرتن نییە لە لەحزەیەکە یەکسەر بڕۆیتە سەر خەت و بتانی بە ئاسانی دەسی بیتێ ئامادەکاری زۆری ئەوێ یعنی کاتی پێویستە بەرنامەی پێویستە وەکو ئێمەمان و بوونتیایە بۆیە دوای ئەو هەمووە کارەی کە کراوەوە پاش ئەو چەند ڕۆژە لە نان نەخواردن و مانگرتن فعلەن کاتی ئەوەیە کە پرۆسەکە فراوانتر بکرێەوە کاتی ئەوەیە کە ئێمە بەرەو حەفەی شوباتی شەڕۆین لە یادی حەفەی شوبات و ڕۆژانی دواییە بیری خۆمان و خەڵکیشی بێنینەوە ئێمە درێژە پێدەری ئەو شەهیدانەین ئەو قوربانیانەین ئەو جوامێرانەین کە بەبێ دەستکەوتی شەخصی ماونەتەوە نە ئەوانەی کە لە ڕاستیات سەر و سەودای پەرلەمان و دەنگ و ئەویان پێوە کرد ئەوانەی کە بە پاکیمانەوە. زۆر باشە مامۆستا هادی بەڕێز عەلی کەریمی سبەینێوا بڕیارەکە خۆپیشاندان لە شاری هەولێر بەڕێوە بچێت سەرشانین لەسەرم بابەتە چیەوە؟ من ئارەزوومە کە سەر بگرێ بەڕاستی من ئارەزوومە کە دەسەڵاتی ترسیەوە هەیە سەر نەگرێ؟ بەڵێ ئەوڕۆکانە نیشانەکانی دەرکەوتووە ئەوڕۆکانە من بیستم
پێشێکە بێمە ئێرەکە لە سەیتەرەکان ئەوەی کە ڕقەمی سلەیمانی پێوێت لە بگەڕێەوە ئەمە ئەو پەڕی بێشەرمێ ئەو پەڕی بێشەرمێ کە هاوڵاتی کورد هەرێمی کوردستان نەتوانێت بە ئازادی لە محافزەیە کەوتێتە محافزەیەکی دیکەوە. بەرحاڵ ئەمن پێم وابێ کە دەسەڵات کە دێتە سەری هار دەبێ دەسەڵات ئێمە هار بۆەوە جۆی نابزێ بە هیچ شتێکی. بەڵام لەگەڵ ئەوەی کە هەموو تەقدیرێکمان بۆ ئەو 12 جوان بێرە هەیە و ئەوەی کە دەبوو بیکەن کردویانە و ئێمە سەری ڕێز و نەوازیشان بۆ دادەنوێنم بەش بە حاڵی خۆم باشترە ئەگەر کۆمەڵانی خەڵک جویان لە منە وەرن کاکە بۆتان ئاسان دەکەینەوە ئیشەکەتان زۆر بۆ ئاسان دەکەینەوە نام خۆن بە کەیفە خۆتان هەموو شتێک بکەن لە بن کوورەی گەرم دانیشن لەبەر سۆپای گەرم دانیشن تاوڵە بکەن هەرچی دەکەن بیکەن مێنە دەرێ 4 ڕۆژ 5 ڕۆژ مێنە دەرێ ئەم دەسەڵاتە چتەکا ببێ دەزانیت چۆنە مۆتۆر و ئێنەرژی دەسەڵات کۆمەڵانی خەڵکە ئەگەر کۆمەڵانی خەڵک کرێکاریان بۆ نەکەن ئەگەر کۆمەڵانی خەڵک تاکسیان بۆ لێ نەخڕون ئەگەر کۆمەڵانی خەڵک نێن دایرەکان بەڕێوە بەرن ئەوان چ دەکەن بە تاقیتەنیا خۆیان و 4 منداڵی نازدارن خۆیان و 4 منداڵی بێدەست و پێن ئەوانە هیچیان بۆ ناکەن یەک لە شیکاگۆیە یەک لە لۆسانجلسە یەک لە فلۆریدایە یەک لە بریتانیایە ئەوانە بۆوان نابنە نان و ئاو ئەوەی کە دەسەڵاتی ڕاگرتووە من و تۆ و کۆمەڵانی خەڵکی گەرمیان و شارە زور و قەڵاتزەین ئەوان بەبێ ئێمە هیچ جنین ئەوە دەبێت پێیان بڵین کە ئێوە ئەگەر پشت ئێمە دەکەین ئێمە پشتان تێ بکەن دەکوش دەمرن ئەگەر ئێمە پشت ئێوە بکەن نامێنن ئەم پێم خۆشە کۆمەڵانی خەڵکی هیچ نەبێ ئێرە وە کۆمەڵانی خەڵکی شارەکانی دیکەش کە دەترسێن نەزان بۆ دەترسێن لەو زەبەلاحی کاکە خەڵک لە قەزافی نەترساوە خەڵک لە سەدام نەترساوە خەڵک لە ڕێژیمێکی دیکتاتۆری وەکو تورکیای نەترساوە ڕێژیمێکی تورک ئەوەی کە کچان ئێعدام دەکا لە ئێرانن دەوان نەترساوە تا تو چاو لە ئەو کچە جوانانەی تاران و شیراز و تەورێزێ بکە چۆن بە لەسکەوە دێنە سەر چوارڕاکان و تەحەدا دەکەن لە دەسەڵاتی ئاخوندەکان. ئەمن پێم وابێ ئێرە زۆر ئامادەترە کە ئێمە مستێکی قایم لە دمی دەسەڵات بدەین هەموو پێکەوە ناکرێ ئەو 12 کەسە بە تاقیتەنێ بۆیان ناکرێ ئەو 12 کەسە ماڵیان 100,000 ئاوەدان بێ ڕێنیشاندەر بوون دەستپێک بوون نۆبەرە بوون زۆر باشە بەڵام ئەخر ئەدی ئێمە چ بکەین ئەو خەڵکەی دیکە ئەی بۆ دەی لێ دەگری ئەدی بۆ دەی لێ ئەوە دەکەی ئەدی بۆ لە فەیسبوک ڕۆژە 4,000 پۆستان دادەمەزرێنی لەگەڵ ئەوەش کۆمەڵە خەڵکن کە بەڕاستی منیان جاڕست کردووە پۆستی زۆر بێمەعنا دەکەن ئەیبە بۆ ئێوە لەبەر چی ئەتۆ خۆ کاکە نایبینی ئەو پۆستەی کە تۆ دەیکەی بۆ دیفاع لە کاکە مەسرووری یا لە کاکە مەسعودی یا لە فڵان سەرکردە کاکە نایبینن تۆ پێ دوای دەیبین و بەیانی دێت مێداڵیایەک و دەفتەرێکت دۆلار دەشت فانی دەنێن بەدبەخت ئەتۆ لە میلەتەکە دوور دەکەوێەوە ئەو کەسەی لە میلەتەکەی دوور دەکەوێتەوە دڵنیا بە خۆشبەخت نییە دڵنیا بە چارە نووس پێوەی دەدا ئەمە دەبێت لەگەڵ میلەتی خۆمان بڕۆین میلەتی خۆمان ئەو مامۆستا هادی و مامۆستاکانی تەنیشتێتی میلەتی خۆمان دەبێت لەگەڵ ئەوان بڕۆین و خەڵکەکە بێت بەبێ چیان ناوێ ئەوانە وەرن تەنیا دە 12 ڕۆژمان بگرن کاکەوانە 12 ڕۆژ 13 ڕۆژە لە خواردنمانیان گرتووە ئێوە ژۆرن هەمووتان کاکە لێی گەڕە بەس ئیعلام ئیشی خۆی بکە ئەوی دیکە بێدەنجی هەڵبژێرێ کاکەمە خەڵکمان دیوە لە مانگرتندا دمی خۆی درووە ئەمە خەڵکمان دیوە لە مانگرتندا 6-7 ڕۆژ نەچۆتە دەوام بۆ نەیکەین ئێمە بۆ نەیکەین کاتێک ئەوەن دەزانن بە کارێکی ئاوە ئاسان هەولێری جۆش دێت چونکە هەولێر ترسەنەوەکە وا دەڵێن نایەتە سەرجاددا فعلەن یەوە چەند جاریشمان بە تاقی کردەوە بەڵام کاکەوە زۆر باشە مەکارەکەیان بۆ ئاسان دەکەیت جەنابی هەولێری کاچی هەولێری مەیە شلوقی مەکە جنێوان مەدە بەڵام لە ماڵ خۆت دانیشە بۆ دەعمی ئەو مامۆستا بەڕێزان زۆر باشە بەڕێز عەلی کەریمی سیاسەت مەدار میوانە بووی زۆر سپاس بۆ بەشداریکردن دەستخۆش مامۆستا هادی ئێوە دوێنێ وەفدێکی پەرلەمانی عێراق سەردانی کردن دەمەوێت پێم بڵێ کە هیچ بەرەو پێشچوونێ هیچ بەڵێنێکیان بێوەدا کە گرفتەکانتان بۆ چارەسەرکەن بەڵێ وڵات لە ڕاستیا ئەو وەفدەی کە دوێنێ هاتن
کۆمەڵێ لە داخوازیەکانی ئێمەیان ئیقرار کرد ژەنابیشتان نەزانن کە ئێمە لە سێم ڕۆژی مانگرتنەکەمان نابوو کە پەرلەمانی عێراق ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر پرسی هەمواری میزانیەی 2025 کۆبوونەوە لەو هەموارەیە کۆمەڵە دەستکەوتی تایە بۆ ئێمە و بیزات پێیان وتیان فشارەکانی ئێوە ئەوەی بەرهەمهێناوە و بە سەریحی عیبارە پێیان وتیان ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنە کوردستانیەکان و لە فراکسیۆنەکانی تریش کە بەدقەولی ئەوان هیچ جیاوازیەک نییە لە نێوان هاوڵاتیەکی بەستڕە و هاوڵاتیەکی سلێمانی و هەولێر و دووهۆکە بە فشاری هەموو لایەک توانیان تەنانەت وێنەی ئێوە بەرزکەنەوە و بە فشاری هەموو لایەک توانرا لیژنەیەک پێک بێنرێ بۆ ئەوەی کە داخوازیەکانتان جێبەجێ بکرێ بەشێکی جێبەجێ کراوە ئێستا وەکو ئەوان باسییان کرد کە ئێمەش بڕامان پێ هەیە لە ڕاستە و بەشەکەی تریشی ئەوان وتیان ئەکرێت کاتی تر پێ بە پێ ئێمە کاری بۆ بکەین و بەڵێنیان پێیان کە هەموو هەفتەیەک ئەوان کۆنگرەی ڕۆژنامەنووسی بگرن و ئەنجامەکەشی بە خۆمان بڵێنەوە لە ڕاستی ئێمە ناڕازی نەبووین لە قسەکانیان بەڵام پێمان وایە ئەوە هەموو وێنەکە نییە بەڵکو وێنەکە بریتە لەوەی کە میلەتەکەی ئێمە لەم کاتەیە بە وەعدی شیردا بۆ داپیردا کار ناکا لە کاتێکا کە هەمومانەزانین کە حکوومەتی عێراق کۆمەڵێ مەرجی سەپاندووە بەسەر حکوومەتی هەرێمە بەڵام هێشتا حکوومەتی هەرێم ئامادەی جێبەجێکردنی نییە پێچ لێیە لە فودەورانەکە بە نمونەی ئەوەی خانە نشینیەکە کە زیادی کردبوو لە موچەی ئەم مانگەیە زۆرێک لەو منحەیە کە حکوومەتی عێراقی دیاری کردبوو ئەمان بڕی بوویان. زۆر باشە بەڕێز مامۆستا هادی حەمەڕەشید مامۆستای مانگرتوو لە خێوەتی مامۆستایانی مانگرتووە لە سلێمانی بەشداری کرد لەگەڵمانە زۆر سپاس دەکەم.